بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان و سەرەتا سەردانی هەولێری کرد و دوانی وەڕۆی ئەمڕۆژ سەردانی پارێزگای دۆک و خاڵی سنووری ئیبراهیم خەلیلی کرد. وا بڕیارە سپەش سەردانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵابجە بکات. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەر ئامانجی سەردانەکەی کازمی بۆ هەرێمی کوردستان دەکەین. وایە کازمی چی بە بەرپرسانی هەرێمی کوردستان وتووە لەبارەی دۆسیەی موچە و خاڵە سنووریەکان و نەوت حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ڕێک دەکەون. بە میواندەرێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە بەریتانیاشەوە دکتۆر محەممەد کیانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبین. سەرۆکوەزیرانی عێراق هاوشێوەی ئەو پارێزگایانەی دیکە کە دەواازەی سنووریان هەیە سەردانی هەرێمی کوردستانیشی کرد و سەرجەم پارێزگاکانی بەسەر دەکاتەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گەیشتە هەرێمی کوردستان بە دەرلەوەی یەکێک لە تەورە سەرەکیەکانی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی هەرێم تایبەت دەبێت بە چارەسەرکردنی کێشە هەڵپە سێردراوەکان نێوان هەولێر و بەغدا. دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستانیش بەسەر دەکاتەوە. پێشتر سەرۆکوەزیرانی عێراق لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق بە هەمان شێوە ئەو پارێزگانەی بەسەر کردەوە کە دەواازەی سنووریان هەیە و وەک هەنگاوێک بۆ ڕێخستنەوە و زیادکردنی داهات هەمویانی خستەوە ژێر دەستی سوپاوە. لەم سەردانەشیدا بۆ هەرێمی کوردستان جگە لە هەولێر بۆ دیدار و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکومی پارێزگاکانی دهۆک، سلێمانی و هەڵەبجە بەسەر دەکاتەوە کە دەواازەی سنووریان بەڕووی تورکیا و ئێراندا هەیە. لەو میانەیەدا دوا بە دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێم، سەرۆکوەزیرانی عێراق سەردانی پارێزگای دهۆکی کرد و بڕیاریشە سبەی هەینی سەردانی سلێمانی و هەڵەبجەش بکات. حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی لەبارەی کۆبوونەوەی نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم بڵاو کردەوە. لە بەشێکی ڕاگەیەندراوەکەدا هاتووە کە سەرۆکوەزیرانی هەرێم سەردانەکەی کازمی بە ئاماژەیەکی ئەرێنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەنددانا. لای خۆیەوە بە پێی ڕاگەیەندراوەکانی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ناوبراو لە کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی هەرێم جەختی کردووەتەوە لەوەی هەرێمی کوردستان بەشێکی بنەڕەتی و تەواوکەری عێراقە. لە بەشێکی دیکەی وێزگەی سەردانەکەیدا بۆ هەرێم مستەفا کازمی سەردانی خاڵی سنووری ئیبراهیم خەلیلی کرد. ئەمەش بۆ یەکەمین جارە لە مێژووی 17 ساڵی ڕابردوودا سەرۆکوەزیرانێکی عێراق سەردانی ئەو دەواازەیە بکات. لەبارەی سەردانەکەی بۆ ئیبراهیم خەلیل نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند. کازمی لە میانی سەردانەکەیدا چاودێری چۆنێتی بەڕێوەچوون و ڕێکارەکانی گومرگ و باج و چۆنێتی جێبەجێکردنیان لە دەواازە سنووریەکە کردووە. بە پێی ڕاگەیەندراوەکە کازمی جەختی لەوە کردووەتەوە کە سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان لە چوارچەوەی هەوڵەکانی تاوکاریدایە لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم لە بوارە جیاجیەکاندا لەوانە کاراکردنی کارەکان لە دەواازە سنووریەکان. بە پێی زانیاریەکانی پەیامبەر لە سەردانەکەی کازمی چەند ڕۆژێکە هاتوچۆی بازرگانی لە یەکێک لە دەواازە سنووریەکانی هەرێم لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگیراوە. شۆفێری یەکێک لە بار هەڵگرەکان کە لە یەکێک لە دەواازە سنووریەکان و هاتوچۆی بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان دەکات بە پەیامی وت 3 ڕۆژ ئۆتۆمبیلەکانیان بەبارەوە لە دیوی ئێران ڕاگیراون. ئەو وتیشی گومان هەیە لەوەی بەرپرسانی دەواازە سنووریەکان بۆ ئەوەی وانیشانی سەرۆکوەزیرانی عێراقی بدەن کە جموجوڵی بازرگانی لە دەواازەکانەوە سست و لاوازە، بۆیە چەند ڕۆژێکە هاتوچۆی ئۆتۆمبیلیان ڕاگرتووە. لە سەراستی عێراق چۆنێتی کۆکردنەوەی داهاتی دەواازە سنووریەکان و ئەو لایەنانەی جگە لە دەوڵەت لێی سونمەند دەبن یەکێکە لای کێشە چارەسەر نەکراوەکان. لە هەرێمی کوردستانیش لایەنەکانی بەشدار لە دەسەڵاتیش چەندین جاربوونی گەندەڵی گەوریان لە دەواازە سنووریەکاندا ئاشکرا کردووە. لە نێوەڕاستی مانگی ڕابردوو حکوومەتی هەرێم و ناوەند با ڕێکەوتنێکی کاتی بۆ دابینکردنی بەشێک لە موچەی فەرمانبەران ڕێککەوتون. ڕێکەوتنەکە بۆ مانگەکانی 8 و 9 دەی ئەم ساڵە. لە بەرامبەر ئەوەی حکوومەتی ناوەند مانگانە بڕی 320 میلیارد دینار بۆ موچەی فەرمانبەران ڕەوانە دەکات. سەرجەم دەواازە سنووریەکانی هەرێم لەلایەن لیژنێکی هاوبەشی بەغدا هەولێرەوە چاودێری دەکرێن.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستادارە بە خێربێنگ لە بەڕستانەوە دەست پێ بکەین سەرتا لەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت ئامانجی سەردانەکەی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەنای خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا مستەفا کازمی ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراقە وەکو سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵە و ساڵی داهاتوو بەرنامەی هەڵبژاردن لە پێشەوەی لە عێراق ئەم سەرۆکوەزیرانی کاربەڕێکەرە بەرنامەی ئەوەیە کە لە هەڵبژاردننی داهاتوو خاوەنی لیستێک بێ و دەیەوێت زۆرترین دەنگ بێنێ بۆ ئەوەی کە ئێستا بە دەنگی لایەنە سیاسیەکان بۆتە سەرۆکوەزیران سبێنێ بە دەنگی خەڵک ببێتە سەرۆکوەزیران و دەسەڵاتی فراوانتریە بێ بۆ لەو پێناوەدا ئەنگاوەکانی خۆی نێو کاری خۆیەکە لەو ڕۆژەشەوە دەست بەکار بۆ کۆمەڵێک هەنگاوی ناوە جیاوازە سەرۆکوەزیرانەکانی تر کە نەچەند پێم وایە بۆ کورد هەمویان هەروەکێکوان دوای باسی شەکەین بەڵام دەیەوێت جێگای خۆی بکاتەوە دەیەوێت بڵێ من هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق دەیەوێت بڵێ من پشتیوانی کوردەکانیشم لەگەڵا و پشتیوانی دەنگی پشتیوانی یەکێتی و پارتی لەم قۆناغە بۆ ئەو کەم نییە بە تایبەتی تاکاتی هەڵبژاردن دێ و دەیەوێت جۆرێک لە ڕێککەوتن ئەگەر کاتیش بێ لەگەڵ هەرێمی کوردستان بیکە و دەیەوێت بڵێ من چۆن چوومە بەسرا و خاڵە سنووریەکانی بەسران بەسەر کردەوە ئەوە تا هیزها خۆشم بەسەر کردەوە دەیەوێت بڵێ ئەوە من هاتمە سنووری تورکیا دەوێت بە تورکیا بڵێ من هاتمە سەر سنوور دەوێت بە هەرێم بڵێ ئەو مەرزانە من سەرۆکوەزیرانی ئەوێشم و دەیەوێت بڵێ من ئەوە تا دەچمە باشماخ و دەچمە پەرویزخان و دەچمە هەڵەبجە و دەچمە بەسڕە و دوجاریش لەم بارودۆخاڵۆزەیە کە هەندێک لە شیعەکان پشتیوانی سیاسەتەکانی کازمی ناکەن بەدەستهێنانی پشتیوانی کورد شتێکی کەم نییە بۆیە هەمووامانە پاڵی پێوە نابوو حەزیەکرد بە زووی سەردانێکی لەو بابەتە ڕێکخە کە من پێم وایە ئەمە مەکسەب و دەستکەوتێکە بۆ مستەفا کازمی لەم بارودۆخی ئێستا باشە دەستکەوتەکە چییە؟ یاخود بڵێن پەیامی بۆ ناوخۆی بڵێن شەقامی عێراقیش زانی پەیامی تیا بەڵێگومان بۆ ناوخۆی عێراقیش و بۆ کوردستانیش پەیامی کازمی ئەوەیە دەوێت بە خەڵقی عێراق بەگەشتی بە هەرێمی کوردستانیش بڵێ من سەرۆکوەزیرانم خەمی هەمووتان دەخۆم لە ئێوەش دەپرسمەوە دەمەوێت کێشەکانی هەمووتان چارەسەرکەم بە عێراقیەکان دەڵێ شوێنێک نییە لەژێر دەسەڵات و کۆنتترۆلی منانە بێ بە هەرێمی کوردستانیشەوە دەیەوێت بڵێ من سەرۆکوەزیرانێکم حکمی هەموو عێراق دەکەمەوە پەیوەندیم لەگەڵ هەموو پێکاتەکان باشە و کەسێکم جیاوازی ناکەم دوێنێ لە بەسڕە بووم ئەمڕۆ لە برایم خەلیلم بەیانی لە هەڵەبجەم دوو بەیانی لە ڕوومادیم لە دەواازەی ئوردونم یعنی لە حدودی ئوردونم ئەوە دەیەوێت بیسەلمێنێک کە من بە هەموو لایەکدا دەڕۆم و دەسەڵاتم هەیە و توانیمە کارێکی باش بکەم و عێراق بە هەموو سنوورەکانیەوە لە ژێر کۆنتترۆل و ڕکێفی مندایە من پێم وایە ئەمە پایامەکەیەتی و دەیەوێت کارەسانیش بکە بزانێ هەڵوێستی خەڵکو و لایەنە سیاسیەکان چیە بۆ هەڵبژاردننی ئایندە تا چەند دەتوانێت سوودی لێوەرگێت لە دروستکردنی لیستێک و بەدەستهێنانی دەنگێکی زۆر بەس ئەمڕۆ دوو خوێندنەوە و خوێندنەوەی کیانەوەیە کە کازمی بە گرنگیەوە لە پێگەی هەولێر دەڕوانێ بۆی هاتوتە هەولێر خوێنەوەی شانەوە بوو کە دەسەڵاتدارانی هەرێم لاوازن و کازمی هاتووە هەیمەنەی عێراق بەسەر دەواازە سنووریەکان بەستەر هەرێمدا سەپێنەوە باز لەوەکرەکە یەکەم سەرۆکوەزیرانیشە کە سەردانی دەواازەی سنووری بکە زان چۆنە ینی ئێمە خۆمان نەخەڵەتێنین واقع بین مستەفا کازمی ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراقە تا دوێنە سەرۆکوەزیر نەبوو هیچ گرنگ نەبوو کە سەرۆکوەزیرانی عێراقە بمانەوە نەمانەوە هەرێم بەشێکە لە عێراق هەرێم بەشێکە لە عێراق بە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی واقعیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕوویەکەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە ئەگەر مستەفا کازمی بێت هەولێر و هەموو سەرۆکوەزیرانەکانی تریش پێشتر هاتوو لە هەولێر و سەدام حوسێنیش هاتوۆتە هەولێر و سلێمانی لەبەرەوە زۆر ئاساییە کە بەشێکە لە عێراق ئەوانە دێن و دەچن وڵاتی خۆیانە لە ڕوویەکەوە کە پێشتر ئێمە ریفراندۆممان کردووە من تەبان ئێمە منێکێک بووم لەوانەی پێم وا بە ریفراندۆم مەترسێکی گەورەیە لەبەرەوەی کاتی نەبوو وەکو ئەو میوەوایە کە پێ نەگەیشتەوە بیخۆی زەرەدی لێداین ئەوانەی ریفراندۆمیان کردوتیانەوە سەربەخۆی ڕاگەێنین دەبینە دراوسەیەکی باش لەگەڵ عێراق ئێستا ئەمڕۆ دەڵێنەوە ئێمە کوردستان بەشێکی گرنگە لە عێراق تا دوێنێ دایانگوت دەبێت جارێکیکە لە دوورەوە تەماشای هەرێمی کوردستان کەن ئێستا دێن خاڵە سنووریەکانیش بەرنامەدانێن چۆن هێز نوێنەریان بێتەوە تیمێکی ئەوانیش بێتەوە هێزی عراقی بێتە خاڵە سنووریەکان
ئەمە لە ڕۆ گەورەی یعنی وا بڵێن دەستکەوتێک کە بۆ کازمی گومانی تیان نییە بەس بڵێن هەولێر گرنگ نییە هەولێر گرنگە هەرێمی کوردستان هەرێمێک بەشێکی گرنگی عێراقە هەموو سەرۆکوەزیرانێک دێ هەر کەسێک حاکم بێت دێ بەس کاتێک گرنگە ئەمڕۆ مستەفا کازمی هاتبێ بەیعەت بدا بە سەرکردەکانی کورد ئەمە گرنگ بوو مستەفا کازمی هاتبێ داوای پارە و یارمەتی لە هەرێمی کوردستان بکە مستەفا کازمی هاتبێ بڵێ وەرن من کەرکووکتان تەسلیمەکەم مستەفا کازمی هاتبێ بڵێ وەرن هێزەکانتان بابێتەوە جەلەولا و خانەقین و شەنگال بابێتەوە ناو کەرکووک مستەفا کازمی هاتووە لە منەوە هێزەکانی خۆم دێنمە ئەم سنوورانە هیچیشیان ئەڵێن ناڵێن نا لەبەرەوە من پێم وانییە ئەمە مەکسەبێکە بۆ مستەفا کازمی و تازەکردنەوەی بەیعەت نییە بۆ سەرکردەکانی کورد وەکو هەندێک کەسی چاواشەکار بەداخەوە ئەمڕۆ گوێ بیستیاموم داگوت مستەفا کازمی هاتووە بەیعەتی تازە کردوێتەوە باشە بەزە پێچوانەوە پێ دوێ بێگومان پێچوانەیە هیچ گومانی تیانێ من پێم وتی ئەگەر بەیعەتی تازە کردێتەوە بێ مستەفا کازمی ئیشی ماوە بێ ئەمان پێویستیان بە مستەفا کازمی شتێک پارەیان باتێ پشتیوانیان بکە ئاگایەکی لیان بێ ئێران و تورکیا و فلان و فیسار هەموو دەست لە مەملەکەتەکە وەرەدەن ئەمان هیچ دەسەڵاتێکیان نییە مەگەر کازمی بێتە سنوورەکان و سنوورەوە بڵێ قبوڵمان نییە چیتر پەلاماری ئەم سنوورانە بدەن و ئەمان ئێستا لەم خۆناغی ئێستادا بەڕاستیشیان بە کازمیە بەڵام ئەوەش لە ئەو واقعش بزانین کە مستەفا کازمیش ئەمڕۆ ئیشی بە هەرێمی کوردستانە تاجێ خۆی پێی خۆیەگرێ و ئیشی بە یەکێتی و پارتیە پشتیوانی لێ بکەن و یەکێتی و پارتیش پشتیوانیان لێکرد لە دانانی بە بێمەرج دەنگیان پێدا ڕیکلامیان بۆ کرد لای ئەمریکیەکانی پشتیوانیان کرد تا مستەفا کازمی بووە سەرۆکوەزیران کە پێم وایە هەڵەیەکی گەورەیان کرد و دوای ساڵێکی ترێ بینن مستەفا کازمی هیچی لە نووری مالیکی و عەبادی و ئەوانی تر زیاتر نییە و هەر وەکو ئەوانیش مامەڵاکان لەگەڵ هەرێمی کوردستانە دوجاریش ئەوەی کە بڕیارەدا بە تەنیا مستەفا کازمی نییە شەقامی عراقیە زۆرینەی عەرەبی شیعە و سوننەیە پەرلەمانێکە کە زۆرینەکەی عەرەبە و موسساتی ترە و هێزی چەکدارە کە هەر هەمووی لەسەر خاڵ و داکۆچەکانی کورد ناکۆکن و باوەڕیان بەو دەستوورەی عراقیش نییە زۆرینەی عەرەبی عراقی پێیان وایە ئەستەمیان لێکراوە دوجار مستەفا کازمی ناتوانێت لە قسەی پەرلەمان و زۆرینەی عەرەب و شەقامی عراقی دەرچێت ناتوانێت داواکانی خەڵکی کوردستانی جێبەجێ سپاس دەکەم ئەگەر دکتۆر محەممەد ئامادە بێ دیارە دواتر دەکرین وڵای بەڕێزیان ماوسار سەبارەت بووی کە بەڕێز وتت مستەفا کازمی پەیوەندی بەوە شکە سەردانی هەرێم لە داهاتوو لیستی دەبێ ئەو یەکلا بۆ تۆ کە لەسەر ئاستی هەرێمیش لیستی هەبێت پێشوەختە یەکلانەوەتەوە بەڵام یەکێک لە پلانەکانی کازمی ئەوەیە کە بۆی بکرێ لە بەرنامەی کاریا هەیە لیستێکی هەبێ لە هەرێمی کوردستان و کە ئەگەر بکرێ هەندێک حزبی کوردستانی و کەسایەتی کوردستانی لەو لیستایە بن بۆی بتوانێت خۆی زۆرینەی دەنگەکانی مسۆگەر بکە دوجار کە زۆرینەی دەنگەکانی هەبوو بە پشتیوانی ئەو دەنگانەی هێناوێتی بە پشتیوانی پێگەی خۆی لە ناوێراوە بە پشتیوانی دەوڵەتانی ئیقلیمی و ئەمریکاش من پێم وایە کازمی لە داهاتوو دەتوانێت زۆر شت بکە و خەڵکی کوردستانی بە حکمی بێزاری لەم دوو حیزبە بەداخەوەی لە میترەوە زۆرینەی خەڵکی ڕۆژوڕوتەوە هەر ئەوەندە حاڵیە بێ زوڵم مستەمێکی زۆری لێکراوە نانی خوراوە موچە نییە دامەزراندن نییە هەلی کار نییە ڕۆژ بە ڕۆژ باری قورزە بێ بە زیندوی باری لەسەر قورسەکەن پارەی ئاو و کارەبا و شارەوانی و دکتۆر و خستەخانە و بە مردوویش پارەی قەبرستانەکان بە ئیتر خەڵک تەحملی نەماوە باوەڕکە ئێستا بەداخەوە لەم کامە مەترسێکی گەورەیە چونکە من جارێک تری ژێڵێم کازمی هیچ باشتر نابێت لە نووری مالیکی بەڵام لە کوردستانە ئێستا خۆی کاندید کە دەنگێکی زۆر دێنێ لە بەرەوەی خەڵکی کوردستان بێزار بوون لێکێتی و پارتی پیان وایە یەکێکی وە کازمی دەبێت بە فریاد ڕزگاریان دەکات کە ئەوەش بۆ خۆی مەترسێکی ترە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان باشە بەس وەکو لاوازبوونی پێگەی هەرێم ینی بە چۆی چی ئێستا هەرێمەوەندە پێگەی ئەزانی هەرێم مەسەلەن بۆ موچەش چاوەڕێی مستەفا کازمی زانی چی هەرێم هەر لاواز بووە بەس عێراق ئەوەندە لاواز بوو لە سەرەتای ڕووخانە هەرێم بە قووەتر دەرەکەوت هەرێم ئەو ڕۆژە لاواز بووە کە دوو ئیدارەیی بووە و ئەو بۆ 30 ساڵە چێ نایانتوانیوە ئیدارەی هەولێر و سلێمانی ڕێکخەنەوە هەرێم بۆ 30 ساڵە چێ پۆلیسێک لە هەولێر نەقڵ نابێ بۆ سلێمانی و لە سلێمانی بۆ هەولێر هەرێم بۆ 30 ساڵە چێ دوو دارایی هەیە هەرێم بۆ 30 ساڵە چێ مؤسساتی نییە هەرێم بۆ 30 ساڵە چێ یەکێتی و پارتی هەیە یەکێتی حاکمی ئێرێ و پارتی حاکمی ئەوەیە هەرێم بۆ 30 ساڵە چێ
ئەوە تا وەفدی پارتی لەگەڵ کازمیە چێەوە بەغا و وەفدی یەکێتی سپێنی لەگەڵ یادێ بۆ هەڵەبجە هەرێم نەیتوانیەوە کێشەکانی خۆی هەڵکە هەرێم ریفراندۆمێکی کرد کاتی نەبوو زۆرینەی خەڵک حیزبە سیاسیەکان وتیان بە ئەم ریفراندۆمە نەکەین پارتی هەر کردی یەکێتی کە پشتیوانی پارتی کرد لە ریفراندۆم دوجار هاتبوونە سەرەوەی کە ریفراندۆم نەکرێ کرا سەرکەوتو نەبوو لەبەرەوەی کەس پشتگیری نەکرد لەبەرەوەی ئەمریکا و تیمەیکن لەبەرەوەی عێراق و تیمەیکن ئێران تورکیا هەموولا دوجاریش بەغدا هەموو ناوچەکانی گرتەوە ئەگەر 16 ئۆکتۆبەر یەکێتی هۆکارەکەی بوو بێ کە فیعلەن وابوو کەرکووک و ناوچەکانی لەدەستدا بێ ئەی ناوچەکانی شنگال و هەتا دێتەوە مەخمور و نزیک هەولێر ئەوانە پارتی بۆ لە دەستیدا جا پارتی کە تۆ زانی شەریکەکەت کە شەریکی 30 ساڵە بە یەکەوە ئیشەکان یەکێتیە لە ریفراندۆما لەگەڵتانیەوە ئەو ناوچانە تەسلیمەکەی بۆ ریفراندۆمەکەی دوجار لە ریفراندۆما لە 150 خاچی کوردستانیشمان لەدەستدا پێگەمان بێهێز بوو کۆمەڵێک کۆنتراکت و گرێبەستی نەوتمان کردووە زیاد لە 20 ساڵە هەمووی بە هەڵە کراوە لە 1970 داهاتەکەی بۆ هەرێمی کوردستان نایەتەوە لە ڕۆژێکا 500,000 بەرمیل نەوت بە بۆری ئەڕوا واریداتی 100,000 بەرمیلی ڕۆژانە نایەتەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە هەمووی کۆمەڵێک غەڵەتی وای کردووە کە پێگەی هەرێم لاواز بێ هەرێم خۆی تەسلیمی وڵاتانی ئیقلیمی کردووە بەرامبەر بەغدا بێهێزە بە ناچاری دەبێ بچێتەوە بەغدا بڵێ پارەمان بۆ بنێرە هەرێم لە بەرامبەر تورکیا بێهێزە تورکیا بە قوڵی 70 کیلۆمەتر هێزەکان هێناوەتە ناوە بەرامبەر ئێران بێهێزە و ناتوانێت قسە بکە لەبەرەوە بێهێز و پێزی ئەم هەرێمە لەکوێ بێ ئێمە لەکوێی دەوڵەت و ئیدارە و موسساتین لە کاتێکە هەموو کەس خاوەنی ئەم هەرێمەیە ئیلا خۆمان نەبین و ناتوانین هیچ بڕیارێک بدێنەوە تا خاڵە سنوورەکانی جارێکی تر لە پێناوی پارە سەروەری هەرێم تەسلیمی بەغاکەین خۆ بەغا 300 بەڵێ هەرێم 300 ملیار دیناری دەست ناکەوێ بەغدا لە سنوورەکان ئامادەیە 320 ملیار با لە مقابلی نیوەی داهاتی سنوورەکان بەغدا 300 ملیاری دەست ناکەوێت 100 ملیاریشی دەست ناکەوێت داهاتوو ژەی بینین بەڵام بەم پارەیە سەروەری ئەگەڕێنێتەوە بۆ خۆی بە دەردی خۆیان نەڵێن سیادەی عێراق ئەباتەوە سەر مەرزەکان دەسەڵاتی عێراقی ئەباتەوە مەرزەکان پارە بۆ عێراقی جینەرز بەسەرەوە بگرێ ئەوەش بۆ خۆی هەنگاوێشکی عملی هەڵوەشانەوەی ئەو ریفراندۆمەیە کە کردمان دەرەنجامەکەی ئەوە بوو لەبەرەوە هەرێمی کوردستان خۆی وا بێهێز و لاواز کردووە بەس دەسەڵاتداران بڵێن لاوازێن بێگومان کاکە گیان ئەگەر بۆ نمونە شەفافیەت بێ دژایەتی گەندەڵی هەیە ئەزان چی ئێمە هەموو کاتێکەڵێ ئێمە ئەم هەرێمەی خۆمانە هەموو کوردێ خەباتی کردووە ئێمە باو با پیرانمان کەس و کاری ئێمە هەموومان بەشدار بووین لەوەی کە هەرێم ئازاد بێ و سەربەخۆ بێ و ئەم داگیرکاری و وێرانکاری بەسەر کوردستان هاتووە نێتەوە بەڵام ئەم دەسەڵاتی کوردیە 30 ساڵە ئەماڵێن چارەسەرەکان چەند خاڵێکە هەنگاوی بۆنانێن 30 ساڵە ئامادەنین چارەسەر بکەن نەک ئامادەنین دانی پیانانێن حکوومەتی نوێ هاتووەڵێ لە ئەولەوێتی کاری ئێمە دژایەتی گەندەڵیە کارێکی باش تۆ هاتووی نەک گەندەڵی چارەسەر نەکرد هەردانی پیانانی بڵێ پارەکانی هەرێم دزراوە ئاوا بردویانە عقدەکانی نەوت بە غەڵەت کراون واریداتەکەی بۆ ئێمە نایەتەوە وڵات داگیر کراوە تەنانەت دانیشی پیانانێ گترەمانە لەکوێ چاکسازی ئەەکەن دەگەڕێن وڵات مامۆستا دکتۆر سوپاس بۆ ئامادەبوون و دەگەر گوێتان لە ئێمە بێت کاک دکتۆر گوێم لێتە فەرموو سەرنجی بەڕێزت لەسەر سەردانەکەی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان و سەردانی مەیدانی پارێزگاکان و خاڵە سنووریەکان چییە؟ ڕاستی من جیاوازەیەکی گەورە بینم لە بینی مستەفا کازمی و لە بینی سەرۆک وەزیرەکانی تر مستەفا کازمی کابراایکی زۆر چالاک دیارە گەڕانی بۆ هەموو پارێزگایەکان هەیە و هەروەها دەستیشی نەپاراست لەوەی کە هاتە هەرێمیش ئەوە بەوە ویستی ئیسپاتی ئەوە بکات کە هەرێم بەشێکە لە عێراقا هەرێم بەشێکە لە عێراقا و لە سیادەی عێراق دەبێ سیادەی لە هەرێمی شەبێ بۆ ئەوەی بۆیە هاتە هەرێم کە پیشانی بدات ڕاستی هەرێم بەشێکە لە عێراقا ئەوە لەلایەکەوە لایەکی دیکە شەواندی زۆر مەشاکلی گەورە هەنا پێویستی بەوەیە کە بە خۆی بە وجودی خۆی و لەگەر بەرپرسە گەورەکانی برین هەرێمە تاوتوێ بکرێ بەڵام بەرپرسە گەورەکانی هەرێم پێم وابی ئەو چاوەڕوویان نییە بچنە پێش ئەوان ئەو هاتە لای ئەوان
ئەوە گرنگیەکی گەورە ئەداتە ئەوەی کە بەڕاستی کابرایەکە عملیە دەیەوێت شتەکان ئەو کێشانەی هەیە چارەسەر بکات بە بەرژەوەندی خەڵک. گرنگی دیکەش لەوەیە کە چۆتە زاخۆ دوای ئەچێتە مەرزی باشماغۆوانە معنای وایە خاڵە سنووریەکانیش بەسەرکاتەوە کە سیادەی عێراق دەبێت لەو جیانەش هەبێ بێ لەوەش دیارە گفت و گۆشانە بێ لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەوەی مشکلەی ئێمە ئەوەیە ڕاستی هەرێم پێما بێ ئامادە نییە بۆ چارەسەرکردنی مشکلەکان ئایا ئەوجا لەبەر ئەوە ئامادە نەبێت کە نانەوێت یان تیان چۆلاندووە لەو پێشان لەو ئیتیفاقاتانەی لەگەڵ دەوڵەتی تورکیا و لەگەڵ رووسیا کردویانە ناتوانن تەحملی نەتایجەکانی خۆ کێشانەوە لەو ئیتیفاقاتانە بکەن ئەگەر ئیرادیان هەبێ یان مشکلێکی هەرە ئەساسی ئەوەیە کە ئەوان دەیانەوێت خۆیان بە دەرەوە بەهێزکەن کە خۆی بە دەرەوە بەهێزەکات مەسەلەن بە تورکیا خۆی بەهێزکات لایەکی کەوتیان بە ئێران خۆی بەهێزکات لەو کاتەیە نایەوێت سیادەی عێراق هەبێت سەروەری عێراق هەبێت لەسەر خاچی عێراقا ئەوە مشکلێکی گەورە ئەخۆڵبقێنێت ئێمە معنای وایە هەرێمی کوردستان هەردەم بەخۆی سیادەی نییە و هەروەها ئەبێتە خاڵێکی لاوازیش بۆ سیادەی عێراق معنای وایە عێراق سیادەی نابێت هەتا ئەو شێوە علاقەتە لە بینی هەرێم و لە بینی دەوڵەتانی دەوروبەر هەبێت بۆیە پێویستە بەڕاستی گەلی کورد بە جددی بیر بکاتەوە ئایا ئەو سەرکردایەتیە بەڕاستی دەیەوێت ژیانێکی کەرامەتدار بۆ خەڵکی کوردستان بەدەست بێنێ یا دەیەوێت بەو شێوە خەڵکی کوردستان بڕوتێنێتەوە بیکاتە بارمتە بەدەست خۆیەوە بیکاتە ئالەتێک بۆ بەرژەوەندی تایبەتی خێزانە سیاسیەکان. باشە بەزۆکو تەوقیتی سەردانەکە کە لە مانگێکدا ئێمە بڵین هەرێمی کوردستان ڕیفراندۆمی تێدا ئەنجامدا هیچ پامێکی تێدا سەبارەت بەو تەوقیتی سەردانەکە؟ من پێما بێ ئەهەمیەتێک بەو ڕیفەرەندەمە نادا لەبەرەوەی ئەو ڕیفەرەندەمە ڕۆیی ئەوەی کە برین ئەهەمیەتێکی بیجا ئەهەمیەتێکی نییە لەبەر ئەوەی دۆڕاندی ڕاستی ریفرەندەم هەندێک شت هەیە لە ریفرەندەما تا ئێستا باز نەکرا ئێمە دەزانین لە هەولێر 135 خەڵک چوو بوونە دەنگدان لە سلێمانی 146 چوو بوون لە دهۆک 165 چوو بوون هەمووی کۆبکەوە ناکات 150 معناوە خەڵک بەڕاستی نەچۆتە ریفرەندەم ئەوی نەخێرەکە نایم نەخێرەکە ڕەنگە چەند بکەوێ بەڵام ئەوی و بایکۆتی کرد ئەوە گەلێک زیاتر بوو لەوەی کە چۆتە دەنگدانەوە دوایی بە قەنەعەتی من کازمی هەربی لە ریفرەندەمەکە ناکات 3 ساڵەوە پێش بۆ و دوایی ئەوەی ریفرەندەمەکە نەتیجەکەشی ئەوە بوو کە نیوەی خاچی برین هەرێمی کوردستان ئەو ناوچە جێناکۆگەکان کەوتەوە بەردەستی حکوومەتی عێراقی و ئێستاکەش نایدێنەوە دەستەوان ئەوە هیچ مشکلێک نیە مشکلە ئاساسیەکانی ئەوەی تورکیایە لەبەر ئەوەی ئەگەر ئاگاداربی لە جامیعەی عەرەبی لە دەوڵەتانی جامیعەی عەرەبی لێژنێکیان پێکێنایە بۆ بەرەنگاربوونەوەی تەدەخولاتی تورکیا لە عێراق و لە لیبیا و لە دەوڵەتانی عەرەبی بەعام بەگشتی ئەوە عێراقیش یەک لە ئەندامانی ئەو لێژنەیە کە سعودی و عێراق و ئیماراتە و بەحرینە و لەگە مسر سەرکرداتیە و لە ئەو هەولاکە ئەو هەولادە معناوە عێراق دەیەوێت ڕاستی هەیمەنەی خۆی هەموو خاچی هەرێم بێتەوە بەر هەیمەنەی عێراق یعنی هەیمەنەی عێراقی هەمومان هی کورد و عەرەب و سنة وشيعة نكتنها عراقي عربي لو حالة شام من إما دبي بجيري لو هولا بكنك خاشي كردستان أو يعني برين خاشي عراق بيتو بردست عراق أو هزاني دولتاني أجنبي كبشلي سروري عراق بكن دركرين أو شتيش حالتي طبيعية دبي إما براستي لەگەڵ ئەو هەولەیابین بەڵام بە قەناعەتی من هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی لەگەڵ ئەو هەولە نابێت لەبەر ئەوەی
ئەوان علااقاتی ئەوان لەگەر تورکیا متمەیزی ئەوەیە کە بەڕاستی سەرشۆڕی تورکیانە بۆ ئەوەی بمانەوەی هەژمونی عائیلەیان لەسەر حکوم ئەوەی یەک دواییم هەژمونی مانەوەی ئەو گەندەلیە کە ئێستا ئەیڕێوی دەکەن. بۆیە لە بەرژەوەندی گەلی کورد نییە و لە بەرژەوەندی خەڵکی هەرێم نییە ئەو علااقاتی ئەوان هەیەە لەگە تورکیایە، بەڵام لە بەرژەوەندی بە بنەماڵەکەی خۆیانە حتا لە بەرژەوەندی پارتیشانیە وەکو حیزبیش. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتە ڕێم بۆ لای بەڕێز مامۆستادارە بکەرم بۆ لای بەڕێز سەبارەت بووی کە وتمان بۆی گەندەڵی و بڵین ناشەفا بێت هەرێم لاواز بۆ ینی ئێستا دەسەڵاتداران لاوازیان کردو بەس سەبارەت بە ئەو سەردانێک کە ئەگەر بۆ نمایشیش بێ سەردانی مستەفا کازمی سەردانی بڵین دۆک بکە سلێمانی هەولێر بڵین پارێزگای هەڵەبجە ینی نمایشیش بێت بۆ بەرپرسانی هەرێم خۆشیان سەردانی مەیدانی ناکەن بۆ ناوچانە یاخود سەردانی ناوچە بڵین دەواازە سنووریەکان. بەڵێ ئەزانچی ئەمە بۆ کازمی وەکوتم سەرکەوتنێکی گەورەیە و دەیەوێ بڵێ من هەموو ئەم ناوچانەش بە شکل لە عێراق و هیچ ڕێگرنێک لە بەردەمی منە و دوجاری لە دەوازی هەرێم نیشانەدا چۆ وەفدە ڕسمیەکان ئەگەر جاران بەهات نایەتەنها چوونە هەولێر سەرۆکایەتی حکوومەتی هەرێم لەوێ، بەڵام ئێستاوە تاوەکو چۆن محافەزەیەک سەیرەکە نەچێتە هات چۆ هەولێر و چوە دهۆک و هاتە سلێمانی و چێتە هەڵەبجە ئیترەم چوار پارێزگایە، یعنی وەکوی کە لەگەڵ هەرێمێک مامەڵە ناکە لەگەڵ پارێزگاکان مامەڵاکە. دوجار یەک ڕاستی هەیە بێ بیزانین هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەی زۆر گەورەی هەیە وام کێشانە پێویستیان چارەسەرە وەم چارەسەرش تا تۆ هەرێمێک بی لە عراقی فیدراڵ دەبێت لەگەڵ عراقی فیدراڵە بیکی، بەس هەرێمی کوردستان نایە ئەم کێشانەش لەگەڵ عراقی فیدراڵە چارەسەر بکە. هەموو دانووسانەکانیان هەموو گفتوگۆکانیان هەموو پلانەکانیان پلانێکی تەکتیکی کاتیە دێن ڕێکەوتنیان کردو بۆ 3 مانگ. ئەمە ڕێکەوتن نییە، هەموو ساڵە جارێک بێ نەک جارێک دایان جاردانیشن بۆی ڕێکەوتن بکەن. هەرێم نایەوێ ڕێکەوێ، هەرێم نایەوێت خاڵە سنوورەکانی تەسلیمکانات نایەوێدا ئەگەر بەویستی خۆی بێ داهاتی سنوور تەسلیمکەوە نایەوێ نەوتیش تەسلیمکاوەکو چەند ساڵە تەسلیمی نەکردەوە. ئێستا بەشێک لە زۆرناژەنەکانی دەسەڵات ئەمڕۆ گوێم لێ بۆڵێن کاکە بە پێی دەستور دەبێ عێراق مستەفا کازمی موچەی فەرمانبەران بنێرێ. باشە خۆ با یەک ڕاستی بزانین ئەم دەستورەی ئەمڕۆ لە عێراقا هەیە لە کاتێکا نووسراوەتەوە لە دوای ڕوخانی ڕژێم کە کورد بە قووەترین پێگەی هەبووە و کورد ڕۆڵی هەبووە لە نووسینەوەی دەستورەکە و ئەو کاتە هەموو پێکاتەکانی تری عێراق بەشی ئەو سونەشەوە لاواز بوون. لەو دەستورە کۆمەڵێک شتی گرنگ بڕیاردراوە لە مادەی 140 لە مافی کورد لە بەشداری کورد لە هەموو شتێکی ئەم عێراقەیە. بەڵام لەم دەستورە شاوەی تایە کە داهاتەکان خاڵە سنووریەکان هەموو ئەمان دەسەڵاتی فیدراالین نەوت فرۆشتن لە دەسەڵاتی فیدراالیە. ئەی تۆ چۆن نەوت دەفرۆشی؟ بە پێی دەستور نابێ نەوت بفرۆشی، بە پێی دەستور ئەبێ ئەم پارەیە بگەڕێتەوە، بە پێی دەستورە بێ ئەم خاڵە سنووریانە حکوومەتی عراقی فیدراالی لێبێ ئەو داهاتەکان وەرگێت. تۆ ئەمە ناکەی بانێکە و دووهەوە ئەوە ناکەی بەزەڵی بەغدا پارە بنێرێ بەغداش ناینێرێ. ئەگەر کازمی هەر بەکرێگیرا و جاشی کوردیش بێ ناتوانێت بینێرێ چۆن نەتیجە پەرلەمانێکەیە لە عێراقا زۆرینەکەی عەرەبە و ئەڵێ من ناتوانم لە پارەی نەوتی بەسڕە بیدەم بە تۆ خۆم کێشەمەیە خۆم بە دوای پارایەگەڕم پارە بۆچی بنێرم بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوە هەندێک شتەیە لە دەسەڵاتی کازمی شانیە کە کوردەیە بیکە. دوجار نێتی بەرپرسەکانی داهاتوی عێراق بە کازمیشەوە هەر کاتێک دەنگ بێنن لە هەڵبژاردننی ئایندەی عێراقا کە دەکەوێتە کۆتایی ساڵی داهاتوو بە بۆچوونی من ئەم دەستورە ئەگۆڕم کە دەستوریشیان گۆڕی کورد زۆر دەستکەوتی گەورە لە دەزەدا حەزەکەمە بزانی مەگەر گۆڕانکارێکی نێودەوڵەتی هەبێ بێ پشتیوانی کورد بکە ئەگەر نا کورد زۆر دەستکەوتی گەورە لە دەزەدا کام دەستورە گۆڕا لە کاتێکە کە و کووتمان کورد خۆی پێگەکەی لاوازە خۆی تەسلیمی ئێران و تورکیا ئەملاولا کردووە و لەگەڵ عێراقیشان نایەوێ وەک پێویست بچێتە پێشەوە تەنها کات بەڕێکردنە چون دانیشتنەکەن بۆ 3 مانگ بار بڕێکەوتنەکەمان بۆ 3 مانگ بێت تۆ خۆ دەخەڵەتێن یا بەغا خەڵەتێن ئەگەر ئێستا دەستور لەگەڵ تۆ بێ گۆڕانکاری بێ لە عێراقا دەستوریش لەگەڵ تۆ نییە ئیتر بۆ ڕێککەوتنێکی کۆنکرێتی ناکەی یان بۆ پێت وایە دەتوانی ئەم وڵاتە بەڕێوەبەری داهاتت هەیە واز لە دزی و گەندەڵی بێنە ئەو عقدانەی کردوتە ئەگەر دەتوانی هەڵی وەشێنەوە
ئەو پارانەی لەنەوت کە دەدرێ بە تورکیا بە وڵاتانی تر هەر ئەوەندە بدە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئاورێک لەم خەڵکە بدەرەوە بۆ ئەوەی خەڵک دڵی بە هەرێمەکەی خۆی خۆش بێ ئەو کاتە تۆ بێاحتیاج دەبی لە بەغدا و دەڵێ من ئامادە نیم لەگەڵ بەغدا هیچ ڕێکەوتنێک ناکەم و هەر کەس لە ماڵی خۆی تۆ خۆشت هەرێمەکەت پێ بەڕێوە ناچێ بێ بەغدا و ئامادەش نی وەکو پێویست پشیە پێشەوە ڕێکەوتن بکەی جگە لە تەسویف و کات بەڕێکردن و کات کوشتن هیچی تر نییە. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە دەکرێم سەردانەی مستەفا کازمی بکرێتە وێزگەیەک بۆ ڕێکەوتن لەبارەی خاڵی سنووری یاخود بڵین نەوتیش کە 6 ساڵە هەموو جارێ بەرپرسانی هەرێم دەڵێن ئامادەن نەوت تەسلیم بکەن بەڵام ڕێکەوتنەکە شەر ناکرێت. بەڵێ من ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2012 لەو کاتەوە هەموو ساڵێک لە بودجەی عێراق
ئەو مەسەلە تەسبیت کرایە کە چەند کەمیەی نەفت هێرێمی کوردستان تەسلیمی سۆمۆی بکە هەتا ئێستاکەش نەیکردووە. یعنی ئێمە لە 8 ساڵە لەو 8 ساڵە یەک بەرمیلی تەسلیم نەکردووە کەچی بوجەشیدایە. ڕاستی بەڕاستی مامە هەندێک شتێ دەبێت بە ئینسافەوە سەیری بکەین. مەسەلەی دەستور باسی ئەو برین میوانات بەڕێزە ببورن ناوەکەم نەزانین باسی کرد کە دەستوری ئێمە مەسەلە بەڕاستی عەرەبی و کوردیتیان نییە لێرەیە. ئێمە مەسەلەی ئینسافە، مەسەلەی واقعە و مەسەلەی یەکسانیە. دەستور دەبێ و تەوزیعی سەرواتی عێراق دەبێ ئەو شتانەی تیابێ کە ئینسافی تیابێ کە بۆ هەموو لایەکان و هەموو پارێزگاکان و دەبێ یەکسانیشی تیابێ بۆ هەموو لایەکان بەبێ لە بەرچاوگرتنی مەسەلەی ئەثەنی و یعنی ئەتنی و یان مەذهبی یان دین. ئەوەی ئێمە باسیەکەین هەموو جارێ وەکو عەرەب بە دوژمنی خۆمان دابنین کاتی ئێمە بەشێکین لە عێراقا یان هەندێک یان ئەوەی پارتی ئەیکات کە بەڕاستی دیعایەکەیان ئەوەیە کە ئێمە هەتا سەیری میدیاکەیان بکە کە عەرەبی ئێمە لە عێراقا دوژمنی عەرەبین بەس لە هەمان کاتە دەمانەوێت بە عەلاقات لەگەڵ تورکیا بنازین و ئەنازین بە عەلاقاتمان لەگەڵ تورکیایە و لەگەڵ پەیوەندی لەگەڵ تورکیا بە دەوڵەتی تورکیا. ئەوە ڕاستی تەناقوزێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە تو حیاتێکی سادە و عملیت هەبێ بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان پێویستی بەو دژمنکاریە نییە کە دروستە کرێت لەگەڵ عەرەبی عێراقا. ئێمە پێویستمان بەوەیە برین دەبێ پێگەمان لە عێراقا بەقووە دەبێت. دەبێت ئێمە بەشێکین لە عێراق. مادام بەشێکین لە عێراق دەبێت ئێمە تەأسیرمان لەسەر سیاساتی عێراق هەبێت. تۆ ناتوانانی تەأسیر لەسەر سیاساتی عێراقا هەبێ کە خزمەتی استراتیجی دەوڵەتێکی ئەجنەبی بکەین. ئەوەی ئێمە ئەیکەن لە هەرێما خزمەتکردنی سیاسەتی استراتیجی تورکیایە. خزمەتکردنی سیاسەتی تورکیایە طبعا ئەو سیاسیانەی عێراقیش خۆکەر نینە بەڕاستی یعنی بێعەقڵ نینە ئەوان تێگەن لەو زروفەیە. خاصن کازمی تێگات بۆیە لە هەمیان زیاتر ئەکتیڤترە لەوەی کە دەستی تورکیا ببڕێت لە عێراقا. ئایا ئەتوانێت یان ناتوانێت من نازانم لەو انتخاباتەیە بەڵام لە انتخاباتی دادێ هیوادارم بتوانێت دەستی تورکیا لە عێراقا ببڕێت. دەست بڕینی دەستی تورکیا بزانە نێچیروان بارزانی لە ئەو هاتەوە لە بەغداوە هاتەوە یەکسەر ڕۆیشت بۆی تورکیا ئەخبارەکانی بداتێ و چۆن بێت. ئەوەی نێچیروان بارزانی و ئاشتی هەورامی بە کوردیان کردیا هیچ دوژمنێک بەگەلی کوردی نەکردیە. لەبەر ئەوەی کوردستانیان ڕەهن کردە دەستی تورکیا و رووسیا. تو بۆڕی نەفتت هەیە بە پارەی خۆت دروستت کردە بیفرۆشیە رووسیا بە پارێکی کەم و ساڵانە نیو هەندی ئەوەی ئەو پارەی کە لێت وەرگرتی ئەوەندە حەقی بەکارهێنانی ئەو بۆڕیە بدەوە. ئەوە لە چه قانونێکە لە چه اقتصاددانێکە و چه زەمیرێک و چه ئینسانیەتێک و چه سیاست مەدارێک ئەو شتانە ئەوانە یان گاڵتە بە گەلی کوردەکەن ئەو گەلی کورد بەکاردێنن وەکو وەسیلێک بۆ مانەوەی خۆیان و بۆ بەرژەوەندیەکانیان یا بەڕاستی تێناگەن لە سیاسەتە یا ئەو عقلیان نییە بۆ ئیدارەدانی اقتصادی هەرێمی کوردستان. ئێمە بزانە یەک شتان باسەکەن بڕۆ سەیری ڕۆژاواکە کە 6 ساڵە لەو زروفە حربەی کە هەیەە چۆن ئیدارەی ملەتەکەی خۆیان دەدەن کە گەلێک لێ واریداتیان لە لێ ئێمەکەوە کەمترە. مانگانە 6 ملیۆن دۆلار واریداتیانە. ئێمە مانگانە 600 ملیۆن دۆلار واریداتی ئەو هەرێمەیە ئەوجا ناتوانێت بەڕێوەبردنێک بکات کە بە شایستەی ژیانی خەڵک بێت. لەوێ وا بنەمای ئابوووریەکی پیشەسازی کشتتوکاڵیدا ئەندرێت لە لای ئێمە ئەوی بنەمای پیشەسازی بوو لە دەستوە لەو ساڕەیە 25,000 کۆمپانیای گچکە و مامناوەندی فەشەلی هینایە. ئێمە ئەو عقلی اقتصادی ئێمە چۆن ئەو هەرێمە بەڕێە بە بەڕاستی خەڵکی هەرێم دەبێت بیر لە خۆی بکاتەوە. من قەت لەگەرەوە نەبوومە کوردستان ببێتە بەش بەرام لەگەر ئەوەمە ئێستاکە ئەوەی لە سلێمانی ئەیکەن کە دەیانەوێت ببنە هەرێمێک
بەجیا لە هەرێمی هەولێر و دهۆک من بە اقتراحی ئەوە شەکەم بەڕاستی خەڵکی هەولێریش بە هەمان شێوە بیر بکەنەوە کە هەولێر بکەنە هەرێمێک بۆ لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتەی کە ئێستا کە خۆی زار کردیە بەسەر هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە هی ئەوە نییە ژیانی خەڵک لە بندەستی بێ هی ئەوە نییە ئیدارەیە ئابووری خەڵک بدا هی ئەوە نیە بە ئیدارەی کۆمەلگای کوردستان بدات هی ئەوە نییە پەروەردەی کوردستانی لەدەست بێ هی ئەوە نییە تەندروستی خەڵکی کوردستانی لەدەست بێ ئەوانە بە خۆیان خەتەرن لەسەر ژیانی گەلی کورد بۆیە بە هەر نەوعێک بێت بتوانی دەستیان ببڕی لە ئیدارەدانی ئەو هەرێمە ئەو جەم دواییش بیر لەوە بکەیەوە جارێکی بکە یەکتر بگریەوە یەکگرتنێکی دیکە بکرێت بە شێوەیەکە کە دیموکراتێتی تیابێت کە مافی مرۆڤی تیابێت کە حقوقی خەڵکی تیابێت کە بژێوی تیابێت کە بە شێوەیەک بێت کە ئیدارەدارێک بێت بۆ ئەوەی بەڕاستی ئێمە داهاتیەکی ڕووناکمان هەبێت ئەوەی ئێستا ئێمە ساڵ لەسەر خراپتر بێت ساڵی دادێگەلی خراپتر بێتەوە لەبەرەوەی ئەوانە ناتوانن ئەو ئیلتیزام بەو اتفاقاتانە بکەن کە لەگە بەغدایکەن بزانە بەرمیلێ نەفتە ئەدەنەوە ئەوە دوایی نەفت ئەدەنەوە عێراق باش ئەوان دەیانێت بیفرۆشن ئەو جا واریداتەکەی بدەنەوە عێراق من بم لە باتی عێراق ڕەفزی ئەوە ئەکەم لەبەر ئەوەی تقریبا 75% داهاتی ئەو نەفتە ئەدرێتە ئەو کۆمپانیانەی کە دەری دێنن لە عێراقا 120ی پێ ناچێت لە داهاتی ئەو نەفتەی کە ئەنێردرێتە خارج من نەهیبەیە لە لای ئێمە ئەوە ئەدرێتە ئەو کۆمپانیانە کە یپوانە ئێمە بەڕاستی من لەگەر ئەوەما کە هەولێریش داوای ئەوە بکات کە ببێتە هەرێمێک دوایی پاش ئەوەی کە ئەو دەسەڵاتانە ئەوە کرات شەلەلی پێهێنرا نەیانتوانی دەستیان هەبێ لە ئیدارەدانی هەرێمە ئەو دەم هەرێمەکان ئەتوانن جارێکی دیکە یەک بگرنەوە بۆ یەکگرتنەوەی گەلی کورد بەڵام ئێستا ئەوانە خەتەرن لەسەر مجتەماعی گەلی کورد ئەوە یەک ئەوە خارمایە بیرم یەک خارمایە بیرم ئەوانە خەتەرن لەسەر گەلی کورد بەڕاستی ئەوەی دەمیست لێرەدا تاکید گەوە بکەمەوە ئەو قسانە قسەیەکی زۆر زۆر ناشیرن و بەجێیە کارێن پارچە پارچەکردنی گەلی کوردستانە پارچە پارچەکردنی گەلی کوردستان ئەو دەسەڵاتە کردێتی کە ئێستا کەوا ژیانی خەڵکی نەهێشتیە لە کۆڕۆنا بڕاستی ئەوانە نەخۆشیترندا بۆ ئەو کۆمەلگایە باڵە سپاس دەکەم دکتۆر مامۆستادارە دەبگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە سەردانی مەیدانی مستەفا کازمی و نەبوونی سەردانی مەیدانی بەرپرسانی هەرێم چیمان پێ دەڵێت ئەگەر بۆ نمایشیش بێەوەی وڵی من نەوەڵامە توانین پرسیارەکە بە شێوازێکی تر بکەین بەرپرسانی هەرێم کوردایەتی بە خەڵک ئەفرۆشنەوە باشە دەڵێن ئێمە حەقی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دەڵێن ئێمە شۆڕشمان کرد ئێمە ڕاپەڕینمان کرد ئێمە دەوڵەتمان بۆ دامەزراندن ئێمە موسساتمان دروست کرد ئێمە هەرێممان خستە ناو نەخشەی جیهانی نەوتەوە ئێمە ئەوەی کە دەیڵێن یعنی شتی زۆریان کردووە بە حساب ئاو هەوامان بۆ خەڵک دابین کردووە ئێمە نەبین ئێوە ژیانتان نابێ ئێمە نەبین ئێوە هیچ کوێرن کەڕن نەخوێندەوارن ێ باشە کە ئێوە ئەم هەموو بلیمەتەن و ئەم هەموو قوربانیەتتان ئەم هەموو قوربانێتان بۆ میلەت داوە بۆ بە قەدەر کازمیە کە نەکوردە و نە هیچی بۆ کورد کردووە جورئەت ناکەن بێنە ناو خەڵک باشە خۆ وەرنە ناو خەڵک ئێوەش لە شارەکانی کوردستان بچنە دەواازە سنوورەکان بزانن خەڵک وەزەی چۆنە ئەگەر ئەو هەموو خەباتەتان هەبێ یەقینتان هەبێ خەڵک چەپڵەتان بۆ لێدا و هاوارەکە و هوتافتان پێڵێ و ئەگەر واش نییە کەوانە تەوانەزانن ناوێرن بزان دەبێ بڵێن هۆکارەکان چییە کە ئێمە ناوێنین بێنە ناو خەڵک ئێمە تا ئێستا کۆبوونەوەکان ئۆنلاینەکەین لە پشتی کۆمپیوتەرێکەوە چۆرەوێرن بێنە ناو خەڵک کە ناوێرە نەبێ بزانن خەڵک برسیە بۆ برسیتان کردووە موچەی بڕاوە بۆ بڕیوتانە دانامەزرێ بۆ دای نامەزرێنن هەلی کار بۆ ناڕەخسێنن پێداویستیەکانی ژیانی خەڵک بۆ داوین ناکەن بۆ هەموو ڕۆژە باجەکان لەسەر شانی خەڵک قورزەکەن تاکەی ئەم کێشانە حەڵەکەن تاکەی لە بینی سلێمانی هەولێرا 4-5 سایتەری هەبێ تاکەی یعنی ئێمە وەکو دوو وڵات مامەڵە بکەین نەتانتوانی هیچ جێک بگرێتەوە
لەبەرەوە نەزانن هیچیان بۆم خەڵکە نەکردەوە زانن خەڵک زۆر لیان پڕ و بێزارە جورئەت ناکەن بێنە ناو خەڵک حەزەکەم بزانین جورئەت ناکەن بێنە ناو خەڵک بڵێنەوە ئێمەین و بەڕاستی ئێمە خۆمان کردو بە قوربانی لە پێناوی ئێوەیەوە چەند ساڵە خەبا دەکەین و ئێوەمان کرد بەدەوڵەت چونکە خەڵک دەڵێ خەڵک دێ دەڵێ کوا پارەی نەوت و سەرۆت و سامانەکەم دەڵێ کوا کە ئێوە خاوەنی هیچ نەبوون ئەم ملیاراتانە چی هەر لە بانقەکانی دەرەوەتانە حکومڕانی لە پشت لاپتۆپێکی نزانین بەڕاستی حکومڕانی واناکرێ حکومڕانی بە کەسێک دەکرێت ئەوە کازمی هاتووە کازمی نەحیزبی هەیە وەنە تاریخێکی دوور و درێژی هەیە نە شۆڕش و خەباتی هەیە بەڵام کەسێکی ئاسایی هاتوتە پێشەوە کۆمەڵێک موچەی گەندەڵکارانی بڕی کە خەڵکی تر نێوێرە کۆمەڵە کەسی دا بە دادگا ئەوانەی کە تیرۆر کرابوون بڕیاری دا لیژنەی پێکێناوە هەموو بکوژەکان هەموو دادگایی بکرێن بگیرێن سزا بدرێن سەردانی خاڵە سنوورەکانی کردە بۆی داهاتەکان بگەڕێتەوە و بڕیاری داوە گەندەڵی برە بڕ بکە کۆمەڵێک هەنگاوی ناوە خەڵک پێی خۆشە پشتیوانی لەکە تەئیدیەکە و ئەگەر ئەو بارودۆخاوە بە دەنگێکی زۆریش دێنێ هەندێک گۆڕانکاری بەسیتی کردووە ێ باش ئەمانە ناتوانن وا بکەن ئەگەر دەتوانن بابی کەن بۆی وەزئی خەڵکی کوردستان باش بێ کوردستان پێگەی بەهێز بێ جارێککە مەمنونی بەغدا نەبینەوە بۆ جارێکترە وڵاتانەوامان لێ نەکەن بۆی هەرێمەکەمان هەرێمێکی بەهێز بێ ئەگەر ناتوانن بیکەن واز بێنن قەچێکە مەدانەکە چۆڵکەن ئەو نە باگرۆاسن حکم مەکەن ئەو خەڵکی قسەی پێکوتن بە دڵسۆزی لێ وەرگن هێزمە نێرنەسەری مەیگرن زیندانی مەکەن خەڵک مافی خۆیەتی تۆ قوتی شێبڕی نابێ هاوارێ بکە قەچێکە بابێ هاوارکە ڕێگای ئەوەشی لێ ناگری ئەگەر بێ خۆپشاندانێکیش بکە یەکسەر شەقوتی هەڵدان و زیندانی کردن و چەسانەوە و ئیتر تۆ چی یانی هیچ مافێک مامۆساس پێ دووە بەم سەدانش دەبێتە دەرفەتێک بۆ چارەسەری کێشەکان هەروی خاڵی سون لە ڕوونی و شەوان نەوت تەسلیم دەکەن کێشەی موچەیەک لا دەکەنەوە پێ دوایە من لەو ڕۆ زۆر گەشتبین نیم ئەوەندە گەشتبینم ئەم سێ مانگە ڕێکەوتنێک کراوە و مانگی 320 میلیاردێ و لەگەڵ پارەکەی هەرێما بڕێک ئەگەر بیانەوە دەتوانن موچەی پێ بدەن و نازانم ئەگەرەوە گەشتبینی بێ بەلای خەڵکی کوردستانەوە گەشتبینیە حکوومەتی هەرێم پێ بێهێز و لاواز بوو لاوازتر دەبێ و بەڵام پێم وانی هەرێم لەگەڵ بەغدا ئەم دەسەڵاتە نەبوو خۆی پێی بەڕێوە دەچێت نە لەگەڵ بەغداش ڕێ دەکەوێت نا ئامادەیە بچێتەوە ژێر ڕکێفی بەغدا چکە حەز دەکات هەر بۆ خۆی وەکو زعیمی ئەو حەد حاکم بێ و دابڕیاردا و نا ئەوەشە خۆی پێی بەڕێوە بچێ و نا ئامادەیە ڕێکەوتنێکی درێژخایانی لەگەڵ بەغدا بکە و نا ئامادەیە بە پێی دەستوریش پێ ڕێکەوتن بکە بە پێی دەستور مافی موچەخۆرانی هەرێمی کوردستانە موچان بۆ بێ مافی ئەمەیە بجەمانە بێ مافی بەغداشە بەڵام داهاتی هەرێم بچێتەوە ئەوێ بەڵام ئایا جێبەجێکرێ سپاس دەکەم پێم وانە سپاس دەکەم دکتۆر کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بەوەی کە پێشتر ئەگەر پەرلەمانتارێک داوای کردوا کێشەکان لەگەڵ عێراق چارەسەرکەن موچە لە بەغدا چارەسەر کرد بەرپرسانی هەرێم زۆر پێیان دەڵێن عێراقچی ئێستا ئەمڕۆ نمونونەکە چۆن بوو ئەگەر وەکو دوا پەیامی شتێکت ماوی بە کورتی سپاس دەکەم ڕاستی مەسەلەی ئەوەم گاڵتەم بەوانە دێت کە بەو کوردایەتیە ڕاستی ئەمە قەزیەت دوو دەبێت دوو شتەیە لێ بکەینەوە ئێمە پرسی کورد هەیە پرسێکی ڕەوایە باشە هەمومان دەمانەوێت پرسی کورد دەبێت چارەسەر بکرێ بەڵام جلی کوردایەتی بە خۆدادان وەک ئەو دەسەڵاتە دەیکا ئەوە فرتوفێڕێکە کە بەڕاستی شعوری و سۆزی خەڵک ڕادەکێشێ بۆ ئەوی بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەوە دەبێت ئێمە ئەو کوردایەتی ئەوان بەڕاستی ئەوە بکەین ڕیسوا بکەین ئەوە لە لایەکەوە لایەکی دیکە من دەبێت دووشت برێ ڕاستی فرتوفێر لە خاڵە سنووریەکان ئەرێن بارهەرگرەکانیان ڕاگرتووە لەو دیوەوە نالێن بێتەوە باشە دەسەڵاتدارێک تخواکەی دەسەڵاتدارێک بێوێ فرتوفێر لە هاتنی بارهەرگر بکە بۆ ئەوەی دزی لە گومرگ بکە دەبێت چ دەسەڵاتدارێک بێ دەبێت ئێمە چه ئیمانێکمان بەوانە هەبێ ئەوە کام کوردایەتیە برا ئەوە نە کوردایەتیە ئەوە نە زەمیری تایە نە ئەخلاقی تایە تۆ بۆتەوێ فێر بکەی بۆ ئەوەی دزی بکەی ئەوە لە لایەکەوە لایەکی دیکە ئەوەیە خەڵک لە کوردستانە بە ئاگر و ئاسن دەیانەوێ بەڕاستی بە کوردستان بەڕێ ببن ئەو سەرۆک وەزیرانە گەلێک فەرقی هەیە لەگەڵ خانی دیکەش ئەم نارم لە چیت باش بووە قەت نارم باش بووە بەڵام ئەوە دەیەوێت بە عەقلێتێکی مخابەراتی هاتیە دەیەوێت کوردستان بە عەقلێتی مخابەراتی بەڕێوە ببات هەرچی دەنگ بکات بیخاتە زیندانەوە بڕۆ لە دۆهۆک سیرکە لە هەولێر سیرکە معنای نییە ئەوەی ئەو دەڕەش بجیدی ئەوان ئەیکەن ئەوە کەرامەتی کورد شکاندنە دەبایە ڕاستی سەرۆک وەزیرانی عێراق
بە حکمی دەستور داوای ئەوە بکە کە ئەو زەبر و زەنگە دژی هاوڵاتی کوردستان واز لێبێنن ئەو زەبر و زەنگە بەکارنێنن ئێمە دەبێ بەڕاستی دەبێت سنتەر وا بکات ئەو ئەرکە دەستوریانەی لەسەریتی بۆ ئەوەی بە ڕاستی هاوڵاتیانی هەرێم بپارێزێت لەو دەسەڵاتەی کە لە هەرێم هەیە ئێمە بکەوینە ئەو حالەتە معنە چی ئەگەر تو کەرامەتی مواتنی کورد لەلا نەبێ چی مەسلحەتی بژێوی ژیانی ئەوت لەلایە بۆیە ئێمە بەڕاستی وەسیلەینا بۆ بەرژەوەندی دووسێ عائیلە و هیچی تر نینە بۆیە ئێمە دەبێت کەرامەتی خۆمان بجێڕینەوە بەوەی ببینە ساحەبی قسەی خۆمان ژیانی خۆمان بگرینە دەست خۆمان بەوانە برین بەسە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بە وەرەزان دکتۆر محەممەد کێنی ناوی پێش و پەرلەمانی عێراق کە لە بەریتانیەوە لەگەڵمان بووی هەروە مامۆستا دارا محەممەد ئەمین پێش سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەستۆری سەرکی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ